بە بەشداری جەماوەرێکی زۆر ئەمڕۆ 15 ڕۆژی مانگرتنی مامۆستای فەرمانبەران بەڕێوە دەچێت و هاوڵاتیان و کاسبکاران و موچەخۆران هاتوونەتە ئێرە بۆی پاڵپشتی لە مانگرتوان بکەن و هاوکات ئەمڕۆ 3 لە مانگرتوان ڕەوانەی نەخۆشخانە کراون لەبەر تێکچوونی بای تەندروستیان و لای تەندروستیش باز لەواگەکە دۆخیان تێکچووە. من پێم خۆشە بەڵێ ئاواتخان سڵاوە لێبێ تا چەندێک ئێوە پاڵپشتی مانگرتوانەکە. سڵاو لە بەڕێستان و لە کەناڵە جوانەکەتان بەداتی لە تاوەکو تا سەرێزخان تا 100% ئێمە پاڵپشتی لە مانگرتوانەکەین بە تایبەتی لەم کاتەیە کە تماری تەندروستیان تێکچووە و ئێمە هەموو لێرەی بۆ ئەوەی کە پێیان بڵێن پشتێنن. سپاس بۆ بەڕێزەیە. بەڵێ ئەوەی کە بینین ئێستا لژنەی فتووا لێرەن ئێستا وتاری مامۆستایانی ئاینی لەگەڵ دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی. بەڵێ ئەوەی کە بینن ئەمە کۆبوونەوەی خەڵکێکی زۆرە لێرە بۆ پاڵپشتی لە مانگرتوان و هاوکات داوایان لێ دەکەن کە مانگرتن بشکێنن بەڵام تا ئێستا بڕیارێک لەسەر و بابەتە نەدراوە بۆی هاوڵاتیان بەردەوام ئەو پەیامە دووبارە دەکەنەوە کە مانگرتنەکانیان بشکێنن. لەسەر جەم چین و توێژەکان ئەمڕۆ لێرە بەشداریان کردووە لەم مانگرتنەدا کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە کاسبکاران لە سەرجەم چین توێژەکان هاتوون بۆ پاڵپشتی لە مانگرتوان و هاوکات داوای ئەویان لێکەن کە مانگرتن بشکێنن لەبەر تێکچوونی باری تەندروستیان کە ئەمڕۆ 15مین ڕۆژە بۆیە وردە وردە دۆخی تەندروستیان بەرەو خراپی دەچێت. ئەمە وا دەکا کاریگەری لەسەر تەندروستیان بەجێهێشتۆ کامڕۆستیان لە مانگرتوان بەهۆی خوێنبەربوونەوە ڕەوانەی نەخۆشخانە کراون و پاشان گەڕێنراونەتەوە بۆ ئێرە و وەکو لایەن تەندروستیش باسی کردووە کە ئەگەر بێت ئەمان بەردەوام بن لەسەر ئەم مانگرتنە و مانگرتنەکەیان نەشکێنن بۆیە دۆخی تەندروستیان تابێت بەرەو خراپتر دەچێت. خاتون تۆ وەکو چی بەشداری کردو ئەمڕۆ چ پەیامێکە هەیە بۆ مانگرتوان؟ نۆکو کوردێک بەشداریم کردو کە هەمیشە من دژی هەموو ئەو دەسەڵاتانم کرد کە میلەت دەچەوسێنەوە لە مافە ڕاوەکانی خوان مافە تاکە کەسەکانی خوان بێ بەشیان نەکەن کە دیارە ئەمە شۆڕشێکی جوان و شۆڕشێکی سپیە کە هەمومان پشگیری لێەکەین. من هەر حیزب و هەر لایەنێک پێویستە ینی ئەبێ گرنگی بەم شۆڕشە با چکە پێم وایە ئەگەر هەست دەسەڵاتی ڕوبەڕووی ئەم شۆڕشی سپی بوانێ پێم وایە ئەو دەسەڵاتە بەرەو نەمانە ڕوا بۆیە ئەبێ ئەمان فرێی خۆیان کەون. ئێمە وەکو کوردێ زۆر دڵخۆش بووین بەوەی کە ئێمە حکومەتێکمان هەبوو دەسەڵاتێکمان هەبوو شەیدمان بۆیە لافای خوێن لە کوردستان هەستا بۆ ڕزگارکردنی کوردستان بەداخەوە ئیمڕۆکە لەژێر دەسەڵاتی ئەم حکومڕانەیە ئەبینین کە گەورەترین خیانەت بەرامبەر بە میلەتی کورد دەکرێت لە هەموو دنیادا نەک بڵێن هەر کورد خیانەت لە خۆیەکە. ئێمە بەوەیە ئاڵێن کە نابێ حکومڕانی کورد نابێ سەرکردەکانی کورد بەوە ڕازی ببن کە میلەتەکان بچەوسێننەوەی ئایا لەژێر هەر فشارێکی دەوڵەتیەکە بن بەڕاستی. بە تایبەتی ئێمە هەموویمان بینیوە ئەنوە ساداتمان بینی بە چ ڕێگایەک لە ناویان برد، قەزافیمان بینی بە چ ڕێگایەک، قەزافی بۆچی لە ناوچوو لە بەروی کە سەرکردەیەکی زۆر زۆر باش بوو. دیارە ئەمە سیاسەتێکی جیهانگیریە کە ئەکرێ بەرامبەر بە کورد ئەنجا لەگەڵەوەشا کە ئەبێ سەرکردەکانی کورد بە خۆیانە بێنەوە ئەو فشارەکە لەسەریانە سیاسیە نێودەوڵەتی ئیقلیمی نابێ قبوڵیکەن. بەڕاستی ئیتر تاکی کورد ئەوە نەما ئیترەوە قبوڵ بکە کە گەشتە ئەوەی مناڵێکی سەربێشکە نەژی لە وڵاتە. ئەمە گەورەترین سزایەکە بەسەر میلەتی کوردە ئاڕوا. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بەردەوامی هەیە
گربوونەوە و پاڵپشتیکردنی مانگرتوان لە بەردەمی ئۆفیسیەتەوەی گرتوەکان لە بەردەم خێمەی مانگرتوان و داوای ئەوان لێکەن کە بەو شێوەیە نەمێننەوە ئەوان مانگرتنەکەیان بشکێنن بۆی دۆخی تەندروستیان بەرەو خراپی نەچێت. هەستیان بە ئازاریەوە کرد ئەوانیش کەوا بێهەستن درا بە گوێیاندا ئینشاءالله